بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ. خۆشحاڵم کە ئەم ڕۆژ بە خزمەتەوە یازی و خۆشەویست شاد بوومەتەوە. بڕگۆ بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەم ڕۆمان پێکاتون لە سێ بڕگەی سەرەکی. دیارە بابەتی یەکەمیان قسەکردنە لەسەر ئەو قەیرانە دارایی کە لە هەرێمی کوردستاندا هەیە، بە تایبەتی دیارە نیوەی ساڵێک تێپەڕیوە هێشتا تەنها حکوومەتی هەرێمی کوردستان موچەی یەک مانگی دابەش کردووە. بابزانین کە ئەو گرفتە کۆمەڵایەتیانی کە بەهۆی قەیرانی دارایی و دواکەوتنی موچە و هەموومانەوە دروست دەبن چین کە تەوەرێکمان تەرخان کردو و قسە لەسەرم بابەتانە دەکەین. تەوەری دووەمی بەرنامەکەشمان دیارە لە ئێستادا کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە بە تایبەتی پرۆسەی خوێندن بینیمان کە چۆن پەکی کەوت و دوجار هەندێک بڕیاری تایبەتی وەزارەتە پەیوەندیدارەکان وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە لەو بارەیەوە دراوە، بەڵام ئایا لە ئێستادا کار و پلان و چالاکیەکانی ڕێکخراوەکانی تایبەت بە قوتابیان و خوێندکاران چی هەیە و بە تایبەتی پلانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ هاوینی ئەم ساڵ چی هەیە کە لە سەردەمی کۆرۆنادای. و تەوەری کۆتایی بەرنامەکەشمان قسەکردنە لەسەرەوەی کە دیارە تەندروستی سلێمانی بانگوازێکی کردووە بۆ هەموو و توشبوانی کە توشببووی ڤایرۆسی کۆرۆنا بوون و چاک بوونەتەوە و 14 ڕۆژ بەسەر چاکبوونەوەیاندا تێپەڕیەوە پێویستە بگەڕێنەوە بۆ پەیوەندی بە تەندروستیەوە بکەنەوە بۆی کە پلازمای خوێنیان بەکاربێنرێت بۆ چارەسەری توشببووەکانی دیکە بە تایبەتی ئەوانەیان کە باری تەندروستیان ناجێگیرە و دەبێتە ئەتوانین بڵێن دەبێتە چارەسەرێک بۆ ئەوانەی کە ئێستا باری تەندروستیان ناجێگیرەوە تەنها پلازمای خوێنیان بەکاردێ. دیارە میوانێکمان دەبێت قسە لەسەر ئەمە دەکەین وەروە بزانین چۆن ئەم جارە ڤایرۆسی کۆرۆنا بەم شێوازە خێرایە تەشەنەی سندووە. ئەمە سێ تەوەری سەرەکی بەرنامەکەمان دەبێت لەگەڵ چەند زانیاریەکی تایبەت کە بۆمان ئامادەکردوون. پێشبینی یا دەستپێکی هەموو جارە پەیامی ڕۆژیش پێشبینی کەشوهای شار و شارژەکانی کوردستانە. بابزانین ئەمڕۆ کەشوهای شارەکانی هەرێمی کوردستان چۆنە.
قەیرانی دارایی و گرفتە کۆمەڵایەتیەکان تەوەریەکەمی بەرنامەکەمانە. میوانێکم دەبێت لە هەولێرەوە کە بەڕێز کاک ئیبراهیم عەباس ڕۆژنامەنووس دەبێت کە لەسەرم پرسە قسە دەکەین. کاک ئیبراهیم زۆر سپاس بەوە دەرفەتە گەر لەوێشەوە بپرسم یەکسەر ئایا ئەم دواکەوتنی موچە بۆ ماوەی 5 مانگ واتە ئێمە ئێستا کە لە مانگی شەشین تەنها موچەی مانگی یەک درراوە، ئایا ئەمانە کاریگەری کۆمەڵایەتی دواکەوتنی موچە و قەیرانی دارایی کاریگەری کۆمەڵایەتی لە کۆمەڵگەی ئێستای خۆمانە دروست کردووە؟ سپاس بۆ ئێوە بۆ تیڤەکەتان، سڵاو ڕێز بۆ بینەرانتان. لە ڕاستیدا یەکێک لە ئەو ئیشکالانەی کە لە هەر کۆمەلگایەکدا دروست دەبێت پێیوەستە بەوەی کە بار و بژێوی خەڵک لەسەر ئاسێکدایە. بۆیە بار و بژێوی ژیانی خەڵک کاتێکە بە هەر جۆرێک بەهۆی شەڕ بێ، بەهۆی قەیران، بەهۆی هەر شتێکی سیاسی بێت، تووشی گرفتی بێموسیایی و کەمی داهات دەبێت، ئۆتۆماتیکیەن ڕێژەی تاوان، ڕێژەی ینی گرفتی کۆمەڵایەتی لەم کۆمەلگایە زۆر دەبێت کە کۆمەلگای ئێمە بەشێکە لە ئەو کۆمەلگایانەی کە بەردەوام بەهۆی شەڕ، بەهۆی قەیرانی زۆرە بۆ زۆری حەقیقی و دروستکراو هەمیشە کۆمەلگا ماندوو دەکرێت بەو ئاراستەی کە کۆمەلگا هەندەی لە ناو خۆیدا بە گرفت و دەردەداری کێشە کۆمەڵایەتی شخصی بچووکەکانی ژیانی تاکەکان و خێزان و کۆمەلگا بێ هێندە ئاگای لە سیاست و لە پرسی حکومڕانی و پرسی ئەمە نەبێ کە هەرێمەکەی ئێمە ئیدارەدان چەند بە خراپی دەکرێت، حکومداری چەند بە خراپی دەکرێت. بۆیە بە دڵنیاییەوە نەدانی موچە و دواکەوتنی موچە و تەلاعوبکردن بە موچە بۆتە هۆکارێک بۆ ئەوەی کە پشێوی کۆمەڵاتی دروست بێ، گرفتی کۆمەڵاتی زۆر بێ، ببێتە هۆکاری دەروون وێرانکردنی خەڵک و ببێتە هۆی لەبەرێکەڵۆشانەوەی خێزان، زۆری تاوان و کۆمەڵێک دەرهاویشتەی ترکە دەکرێت ناڵم نەبن، بەڵام دەکرێت زۆر ڕێژەکان زۆر کەمتر بن لەوەی کە ئێستا هەیە. کاک ئیبراهیم ڕەنگە ئێمە دەستگا یا لاینێکی تایبەتمان نەبێ بۆی کە هەڵسەنگاندن یاخود ئاماری دەراویشتەکان و هەڵۆشانەوەی خێزانەکان بەهۆی قەیرانی دارایی وە لە هەرێمی کوردستان بکات. ڕاستە ڕەنگە هەندێک ڕێکخراوی تایبەت هەبن کە تەنها وەکو ڕاپرسیەک شتەکە وەرگرن، بەڵام ئایا ئەگەر بێت و ئەمانە ئەم ئامارانە وەربگیرێ یاخود ڕاپرسیەکی جددی و لێکۆڵینەوەیەکی جددی بکرێت تا چەندە لە ئێستادا هەڵۆشانەوەی خێزان تێکچوونی بابەتە کۆمەڵایەتیەکان پەیوەستن بە قەیرانی داراییەوە؟ لە ڕاستیدا بەشی هەرە زۆری، ینی هەنگاوە هەرە گەورەکە پێیوەستە بە قەیرانی داراییەوە بە نەبوونی موچەی بەردەست و ئیلتزاماتی بەردەست، چونکە کۆمەلگای ئێمە زۆر بە بەرنامە بەرەو ئاراستەی بەرخۆری و تەمبەڵی کراوە و کارێک کراوە کە بەهۆی ئینتیمای سیاسی بۆ دەسەڵاتی سیاسی تۆ موچەیەکی ناشایستە وەربگری و لە بەرامبەردا ئەوەی کە ماندوو دەبێت لە کۆمەلگا کار دەکا ئەو ئیمکانیەتەی نەبێت. بۆیە بە دڵنیاییەوە ئەمە کاریگەری زۆر هەیە، ئەم مەسەلەی موچەوانە کاریگەری هەیە زۆر لەسەر هەڵۆشانەوەی خێزان، لەسەر گرفتە کۆمەڵایەتیەکان و ئەمە هەموو ئەو ئامارانەی کە دەشکرێن لە هەرێمی کوردستان ئەوەندەی ئەو ڕێژانەی کە وەردەگیرێن زۆر جێگای متمانە نین بۆ، چونکە ڕێژەکان لەوە بەرزترن، کێشەکان لەوە زۆرترن و لەوەش قوڵترن و مەسەلەکەش ئەوەیە کە ئەم قەیرانەی کە لێک بەیەک دروست دەکرێن، ئەم بارە دەرونی ئاڵۆزەی کە بۆ خەڵک دروست دەکرێت دەبێتە هۆکاری ئەوەی کە خەڵک بەرەو لێکەڵۆشانەوەی خێزان، بەرەو گرفتی کۆمەڵاتی، بەرەو کوشتن و کۆمەڵێک شت بڕواکە دەکرێت ئەمانە لە کۆمەلگایەکی تەندروستتردا یان لە جەوێکی تەندروستتردا لە حکومڕانێکی تەندروستتردا دەکرێت ئەمانە زۆر کەم بن، ینی بەنسبەیەک بن کە هەر خەڵک تەسیری ینی هەست نەکە کە ئەمانە هەیە نەک ببێتە هۆکاریەوەی کە لاسایی بکرێتەوە، ببێتە زۆرێک لە مۆدیل و ببێتە زۆرێک لە ئەوەی کە ببێتە شتێکی ئاعتیادی و ڕۆتین. زۆر باشە، کەواتە ئایا ئەوەی کە ئێستا هەیە لە 2014ەوە تاکو ئێستا بە تایبەتی کە قەیرانی دارایی سەری هەڵداوە
ئەتوانی بڵێن چه گۆڕانکاریەک لە ڕۆ کۆمەڵایەتیەکەەوە لە کۆمەلگەیەمەیە دروست بووە لە ئاڵۆشاندنەوەی خێزان لە ئامارەکانی خۆکوشتن لە تەنانەت حاڵەتەکانی فرۆشتنی منداڵمانەیە لە هەرێمی کوردستاندا ئایا ئەمە چه گۆڕانکاریەکی لە کۆمەلگەیەمەیە دروست کردووە؟ ئەمانە هەمویان بکوام بکەوە کۆمەلگاکی ناتەندروستتر بەرهەمدێنێ کۆمەلگایەک بەرهەمدێنێ کە هێزی بەرەو پێشتوونی هێزی باڵێن ئاراستە بوونی بە ئاراستی پێشکەوتنی زیاتر لە دەست دەدا دۆخێک دروست دەکات کە خەڵک تەنانەت بەوە ڕازی بێ کە لە ماڵەکەی خۆی تەنها کێشەی نەبێت و کاتێکە کوڕەکەی یان کچەکەی شوولەکەیان ژن دێنێت بەس ئەوان سەلامەت بن زۆر باکی بەوە نەبێت کە بۆ نمونە ئاراستەی سیاسی ئێمە کۆمەلگا بەرەو شوێ دەبا بەرەو شەڕی دەبا بەرەو ناخۆشی و نەهامەت و زەنگی دەبا ئایا بەرەو کۆمەلگای ئێمە چۆن حکومڕانی دەکرێت حکومڕانەکان لەو سەرۆت و سامانی کە لە بەردەستیانە لە سەتاسەندی بۆ خەڵک سەررج دەکەن کەس ئاگای لەوە نامێنێ بۆیە ئەمەش کارێکی بە بەرنامەیە کە بۆ لێک هەڵۆشاندنەوەی ژیانی کۆمەڵاتی خەڵکە چونکە یەکێک لە کۆڵەکە هەرە ئەساسیەکانی بەهێزی کۆمەلگای شەرقی بە تایبەت کۆمەلگای کوردی ئەوەیە کە خۆشەویستی لە ناو کۆمەلگای ئێمەدا پێوەسە بە خێزان و بە خزم و کەسوکار و ئەمانە کاتێک کە ئەمە نامێنێ و شتەکان بەهایان نامێنێ کاتێک کە زەواجێک لە چەند مانگێکدا یان ناگاتە ساڵێک هەڵدەوشێتەوە بە شتێکی زۆری ئەتیادی دەزانرێ ئەمانە کۆمەلگاکی ناتەندروستتر بەرهەمدێنێ کۆمەلگایەک بەرهەمدێنێ کە تەنها خەمی ئەوەی بێکە شوبکە و ژن بێنێ خەمی ئەوەی بێکە ژیانی لێک هەڵنەوەشێتەوە کە ژیان لێک هەڵۆشێتەوە خەمی پێکێنانی ژیانی تر بێ ئەمانە دەبنە هۆکار و دەرەنجامێک بۆ ئەوەی کە کۆمەلگاکە ئەوەی کە ئێساشەیە بەرەو تەندروستتر بڕوە و هەر بەڕاستیش حکومداری هەرێمی کوردستان ئەو های دەوێت. زۆر باشە کەواتە کاگیبراهیم ئایا ئەرک و واجباتی لایەنە پەیوەندیدارەکان لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیەوە بیگرە هەتا ڕێکخراوە تایبەتەکان بە خێزان و ژنان و هەروەها پەرلەمانی کوردستان و وەزارەتە پەیوەندیدارەکان بە تایبەتی وەزارەتی کاروباری کۆمەڵاتی و خودی حکوومەتی هەرێمی کوردستان چه بەرپرسیارەتیەک دەگرنە ئەستۆ لەم بارودۆخەدا بە تایبەتی کە دێنە سەرەوەش کە دەراویشتە کۆمەڵایەتیەکان لەگەڵ چارەسەرکردنی قەیرانی داراییشدا کۆتاییان پێ نایەت ڕەنگە بە چەندین ساڵ هێشتا دەراویشتەکان خراپەکان هەر بەردەوام بن. لە ڕاستیدا ئێمە مادەم موسسەی دەوڵەت یان موسسەکانی حکومەتەوانی کە دروست کراون هەر هەمویان لەسەر بنەمای یان شتێکن دروست کراون کە هەر ڕۆتین هەبوونەوە لە حکوومەتی عراقی ماونەوە یان لەسەر بنەمایەک دروست بوون کە ئینتیمای سیاسی تێیدا هەموو شتێک بێ بۆیە ئێمە موسساتمان نییە وەکو موسساتی دەوڵەتی کە خۆی بە قاوەنی ئەمە بزانێت کە ئاراستەی کۆمەلگا بە تەندروستی بکە قووا بکە بۆ نمونە لە دۆخێکی خەیراناویدا لە دۆخی شەڕ و جەنگدا کۆمەلگا باڵێن دیوە کۆمەڵاتیەکەی نەشێوێ و لەبەر یەکەڵنەوەشێ ئەمە وەکو موسسە ئێمە موسساتی وامان نییە ئەوەی کە هەش بێ لە ئاسی فەردی لێرە و لەوێ کەسێکی دڵسۆز لە موسسەیەک لە فەرمانگەیە کار دەکات ئەمانش هێندە کە من ینی ڕێگاشیان پێ نادرێ و ناشتوانن ببنە هۆکاری ئەوەی کە ئەوان کۆمەلگا بەرەو ئەو ئاراستە تەندروستە ببن کە من و تۆ یان خەڵکێکی تەندروست خۆزگەی بۆ دەخوازێ کۆی پرسەکە پێیوەستە بەوەی کە لە هەرێمی کوردستان موسساتمان نییە نەبوونی موسساتی دەوڵەتی بۆ ئەوەی کە خەمی خێزان و خەمی کۆمەلگا و خەمی نەبوونی کێشەی کۆمەڵاتی هەبێ زۆر کەمە شتێک نییە کە ئەمانە پۆڵێنبندی بکەی بڵێ ئێمە ئەو موسساتانی ئێمە دەتوانن ئەوها کار بکەن مەسەلەن لەسەر فڵان بابەتە لەسەر فڵان تەوەر کارێک بکەن کە لە ساڵێکدا لە 2 ساڵدا لە 3 ساڵدا لە 10 ساڵدا ڕێژەی تاوان ڕێژەی لەبەرێکەڵۆشانەوەی خێزان ڕێژەی کێشەی کۆمەڵاتی لە بکەمکەنەوە ئەمانە زۆر کەمن بۆیە من پێم وایە ئەوە پێیوەستە بە ئیرادەی سیاسیەوە ئیرادەی سیاسی ئەوەی کە حکومڕانی هەرێمی کوردستان دەکات دەبێت زەخت لەسەر ئەو بکرێ یعنی تەنانەت
ئەرکی ئەو کەسانی کە پابلکن کەسێکن کە لە کۆمەلگا ناسراون هەر لە مامۆستایانی ئاینیەوە تا ڕۆژنامە نووسان تا چالاکوانەکان تا ئەوانەی بەدڵسۆزی لە موسسەکان کار دەکەن ئەرکیان ئەوەیە کە ڕەخنە و پێشنیاریش بۆ حکوومەت و بۆ دەسەڵاتداری هەرێم بکەن کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ژیانی خەڵک وێران نەکەن نەبنە هۆکاری ئەوەی کە کۆمەلگا بۆ خۆی لە دۆخەن با بڵێن کوتوپڕەکاندا پتر بەرەو شێواوی بڕوات. زۆر باشە. کەواتە ئەرکی تاکی کۆمەڵگەشت لەم بارودۆخەیە چۆنەکە تا چەندە هوشیار بێت ئەگەر چی ئێستا وەک خۆش ئاماژەت پێکردلەوەی کە ئێمە هەمومان وامان لێ هاتووە کە پشت تەنها بە موچە ببەستین و فێری تەمەڵی کراوین. بەڵام لە ئێستادا تاک چ بەرپرسیارەتێکی لە ڕووی هوشیاریەوە دەکەوێتە سەرشان کە دەبێت بەرامبەر بە بارودۆخەکە هوشیار بێت. سنتەری کۆی هەموو کێشەکانی هەرێمی کوردستان نەک لە پرسی کۆمەڵاتی کۆی هەموو کێشەکان پەیوەندە بە ناهوشیاری یان کەمی هوشیاری خەڵکی هەرێمی ئێمە و تاکی هەرێمی ئێمە لە کۆمەلگای ئێمە چونکە متمانە بوون بە جۆرێکی گەورە لاواز کراوە گەڕان بە دوای ژیاندا بۆی تا ئینسان بەرەو ژیانێکی ڕەفاهەت بژێت یەکجار زۆر بووە ئەم با بڵێن ئەمە بۆتە شتێکی زۆر باوکە تۆ داهاتت تەنانەت کەمیش بێ حەسد لە ژیانێکی ڕەفاهێت بێ کە ئەمە شتێکی ناماقولە هەموو کەس ناتوانێت هەر ژیانی ڕەفاهەت بێ ئەمە وای کردووە کە هوشیاری تاک با بڵێن نائستقراریەک بە هوشیاری تاک دروست بێت تا ئەو ئاسەی کە پێی بڵێ کەمە پڵەی نییە و لەم معادلەوە سیاست دێت بە کەیفی خۆی چۆنی حەز لێ بێت ئاراستەی کۆمەلگا ئاراستەی تاکی کۆمەلگا بەو شێوەیە دەبا کە خۆی دێ بەو شێوەیە سەرگەرمی دەکا بەو شێوەیە دای دەبڕێ بەو شێوەیە مدمینی دەکا کە خۆی مەبەستیەتی و هەر ڕۆژە و هەر دقە و هەر سەعاتە و بە شتێکی سیر مەشغوڵ دەکرێت بۆ ئەوەی کە ئاگای لە حەق و ماف و واجبات و ژیانی خۆشی نەمێنێ بۆیە هوشیاری وەکو چەکێک وەکو دیفاکتۆرێک باشترین شتە بۆ ئەوەی کە خەڵکی ئێمە لە خودەوە هەتا دەگاتە دەستگاکانی ڕاگەیاندن ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی خەڵکی دڵسۆز و ڕۆشنبیر لەناو کۆمەلگادا باڵێن ئینتیباعێک دروستکە کە هوشیاری بۆ تۆ هەموو شتێکە کە تۆ هوشیاریت هەبێت یعنی دۆخێک بۆ خەڵک دروست بکرێت دۆخێک بۆ تاک دروست بکرێ بڵێ تۆ کە تۆ هوشیاری تێبێت نەمافت دەخورێ نەقەیرانت بۆ دروست دەکرێت نە شەڕی لابلات بۆ دروست دەکرێت شتێکت لێ ناکرێکە ئەوەی کە ئێستا بەسەر کۆمەلگای ئێمەدا دێ بۆیە بەجددی مەسەلەی هوشیاری یەکێکە لە هەرە پرسە گرنگەکان کە تاکی ئێمە دەبێت ئاگای لێ بکە بەداخەوە ئەوەش بە بەرنامە وای لێکراوە کە ئاگای لەوەش نەبێت. ئایا کاکی برایم ئێستا ڕاستە قەیرانی دارایی ڕەنگە یەکێک بێت لە هۆکارە سەرەکیەکان بۆ دروستبوونی گرفتە کۆمەڵایەتیەکان بەتایبەتی هەڵوەشاندنەوەی خێزان و بەرزبوونی ئاماری تەلاق کە بینیمانە لە ساڵانی ڕابردووە لە کۆتایی شەژمانگ و کۆتایی ساڵەکان کە ئامارەکان ڕاگەیەنرێ بەڵام ئایا وەک خۆت ئاماژەت پێکرد بە بەرنامەش کار کراوە بۆ تێکدانی شیرازەی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان جیاواز لە گرفتە داراییەکان؟ زۆر بەدڵنیایی ئاماژەشم پێکرد زۆر بەدڵنیاییەوە ئەوەی کە نایەوێت کۆمەڵگایەکی تەندروست هەبێت حکومڕانی هەرێمە دەسەڵاتدارێتی هەرێمە چونکە خۆی بەنا دروست حکومڕانی دەکات بەنا دروست حیزب و سیاست دەکات ئەمە دانوی هەمان شت ڕنگدانەوەی هەبێ ئەگەر مولەحەزەش بکەیت لەسەر کۆی ژیانی کۆمەڵاتی خەڵک لەسەر کۆی ژیانی ئاسایی خەڵک هەموو ناتەندروستیەکان دەبینی کە بە بەرنامە لە حکومداریەوە لە حکومەتەوە لە من ناڵم حکومەتی ئەو کەوەی کە دەسەڵاتداریەت دەکات چکازاری وایە دەسەڵاتداریەکە لەسەر و ئیرادی حکومەتیشە ئەوان زۆر بە بەرنامە کار بۆ ئەوە دەکەن کە شیرازەی کۆمەڵایەتی بە جۆرێک بێت کە خۆیان دانوێت نمونەیەکی زۆر بەسیت و سادە ئەگەر مولەحەزە بکەی ئەوانەی کە لە دەسەڵاتی سیاسی نزیکن و ئەوانەی کە با بڵێن لە ژیانێکی
بەرزترن لە ڕووی مادیەوە لە خەڵکی تر ئەوان گرفت و دەردەدارترن لە ژیانی لە خەڵکی ئاسایی کە کەسێک کە بۆ نمونە تەنانەت بەنانەوایەک دەژێ یان بۆ نمونە بە کارێکی دەستگێڕی دەژی لە ڕەنگە ئەوان زۆر لە ڕووی کۆمەڵایەتیەوە ژیانیان باشتر بێ لە ڕووی با بڵێن کچ و کوڕەکانیان یان پەیوەندی هاوسەرەکان زۆر لەوە باشتر بێ کە لە چینی سەرەوە لە نێوان دەسەڵاتداریان هەیە لەوانە هەیە کە نزیکی دەسەڵاتدارن بۆیە ئەمە تۆگەلەیە بیرۆکەکە وەربگری دەبێت سیر بکەی ئەمە شتێکە بە بەرنامەیە بۆ ئەو کەسانەی کە بۆ نمونە لە حکومداری نزیکن ئەگەر کێشەی کۆمەڵاتیان نەبێت ئێسپێنێ داوای پۆستی گەورەتر دەکات داوای مەکانەتی گەورەتر دەکات داوای موسێ زیاتر ئیمتیازی زیاتر دەکات بۆیە تووشی گرفتیان دەکەن تووشی دەردەداریان دەکەن بۆ ئەوەی کە ئاگان لە هەموو شتێک نەبێ و نەشیانێ هەموو شتێک بەدەستبێنن بۆیە بەزدی کارێکە ئەمە کە حکومڕانی هەرێمی کوردستان دەیەوێت کە شیرازەی کۆمەڵایەتی بەو ئاراستەیە بێت کە هەرگیز خەڵک ئەوەندە لە ژیانێکی دامەزراوە و ژیانێکی نۆرماڵ و اعتیادی نەبێت کە بیر لە گۆڕینی دەسەڵات و بیر لە سەرچاوەکانی داهات و بیر لەمانە بکاتەوە بەڵکو دەردەدار و گرفتار بێ بەشتی کۆمەڵایەتی لابەلاوە کە شتی زۆر بچووک و ینی بۆ نمونە حاڵەتێک کە دوو کەس بە شەڕ بێن پۆلیس بە ئاسانی دەتوانێت دەستگیریان بکات و هەفتەیەک دە ڕۆژ 15 ڕۆژ یان تەنانەت بشیاندا بە مەحکەمە دەستگیریان بکات و بیان هێڵێتەوە بەڵام بەدەیان گەندەڵی زەبەلاح دەکرێت هیچ کەسێک پۆلیس بەلای دایناچی و مەحکەمە سکاڵای لەسەر ناکە جامە بەسەکە ئەوەیە کە بەڕاستی بە بەرنامەوە کار لەسەر ئەم مەسەلە دەکرێت کەواتە ئەگەر ئەمە ئامانج هەمووی لێی دروستکردنی گرفتە کۆمەڵایەتیەکان بێدەنگکردنی خەڵکە لەو ڕۆی کە زیانیان بۆ دەسەڵات و حکومڕانان نەبێ ڕەنگە هاوڵاتیەکەم پرسیارە بکە بڵێت بۆ نمونە ڕەواژدان بە فلیمی بیانی کە بەشێکی هۆکارە بۆ هەڵوەشانەوەی شیرازەی خێزانی یاخۆ دروستکردنی قەیرانی دارایی چه باشەیەکی تایە بۆ دەسەڵات لە کاتێکە ئەگەر پارەن لە درێ خۆپشاندان دەکرێت ناڕزایی دەکرێت سێرەشە بۆ حکوومەت دروست دەکرێت ئایا ئەمە پەیوەندی هەیە بۆ کە ئەگەر قەیرانی دارایی بێت و ڕێکارەکانی تری تێکدانی شیرازی کۆمەڵایەتی بگرێتە بەر بە قازانجی حکوومەت بێت یا بە قازانجی دەسەڵاتداران بێت؟ ئەوان وای دەبینن کە ئەمە بە بەرژەوەندی ئەوانە پیان وایە لە دۆخی ئاعتیادیدا کە تاکی ئێمە خێزانی ئێمە لە ژیانێکی ڕەفاهێت و خۆشدا بێ هیچ گرفتێکی نەبێت هیچ کێشەیەکی لە ڕووی موچەوانە دەبێت ئەنجا بیر لە گۆڕینی دەسەڵات و ئەمە دەکاتەوە بەڵام لە ڕوانگەی ئەوانەوە کە پیان وایە ئەگەر خەڵکەکە گرفتی کەمی موسا نەدانی موسا گرفتی کۆمەڵاتی هەبێ ئەمە ئاگای لە دۆخی سیاست و دۆخی حکومڕانی و ئەم شانە نامێنێ ئەوان بەو ڕوانگەوە دەیبینن وەکو من تۆ سیر ناکەن کە پێیان وابێ کۆمەلگایەکی تەندروست حکومڕانێکی تەندروست بەرهەمدێنێ ئەوان هەرگیز بەم چاوە نانەوێ ئەمە ببینن و ناشیانەوێ کۆمەلگاش بۆ ئاراستە تەندروست و باش و خاوێن بێت کە ئەوان حکومڕانێکی تەندروستی تر بکەن چونکە ئەگەر وا بێت کەسێک ناتوانێت 30 ساڵ و 40 ساڵ حکومڕان و فەرمانڕەوای باڵێن تەنانەت هیچبێکی سیاسیش بێت بۆیە ئەمە لەو حاڵەتە دەیان خەڵکی بەتواناتر و دڵسۆزتر و جەرێتر و پاکتر و عقایدتر و هەموو ئەوانە دروست دەبن بۆیە ئەمە هەر بەزدی وا لێ دەکرێت کە بە بەرنامە وا دەکرێت کە چەند کەسێک پیرۆز بکرێن ئەوەی کە دەسەڵاتداری دەکات پیرۆز بکرێت و خەڵکەکەی تر بەو چاوە ببینرێکە ئەو کێشەی کۆمەڵاتی هەیە ئەو کێشەی عایلی هەیە ئەو کێشەی موسەی هەیە پارەی نییە کرێخانووی پێنادرێ ئەوان دەڵێن مەسەلەن بۆ نمونە دەڵێن چۆن حکومڕانی بە کەسێک دەکرێت کە ماڵی خۆی پێبڕەوە نەبرێ ئەوان بەو چاوەوە سەیری مەسەلەکە دەکەن بەو چاوە نایبینن کە پێیان وابێ لە دۆخێکی تەندروستدا حکومڕانێکی تەندروستتر و باشتر بەرهەمدێنرێ و دەتوانن باشە حکومڕانی بکەن ئەوان خۆیان تەندروست نین تا ڕێگا بدەن کۆمەلگایەکی تەندروست و کۆمەلگایەکی بێوەیمان هەبێ کەواتە ئێمە چۆن هاوڵاتیان وشار بکەینەوە لەوەی کە کاتێک کە درامایەک ڕەنگە ماکینەیەکی عەلامی یاخۆت ڕاگەیاندنێت یاخود ئەم درامایەکە پارێکی زۆری بۆ تەرخان کراوە دەرخواردی خەڵکی ئاسایی خۆمان دەدرێت چۆن ئەم هاوڵاتی ئەم تاکەم بینەرە وشار کەینەوە لەوەی کە ئەم درامایە یاخود ئەم ڕێگەیی کە حکوومەت و دەسەڵاتداران گرتویانەتە بەر بۆ هەڵوەشاندنەوەی شیرازە و بنەماکانی کۆمەلگەی و کۆمەڵایەتی خۆمانە.
بەڕاستی ئەوە یەکێکە لە قورسترین کارەکان، چونکە ئەمە لە توانای تاک بەدەرە مؤسسەی ئیعلامی بەدەست ئەو کەسانەیەوە کە کۆمەڵگان هەیە، لە کۆمەلگا شێ پارەی هەیە، حیزبی سیاسی پارەی هەیە، حکومڕانان پارەیان هەیە و ئەوە مۆنۆپۆل کراوە بۆ ئەوان ئەو جیلانەی کە پێدەگەن باگراوندی شتەکان نازانن، ئەوان لە شاشەکانەوە لە مۆبایلەکانی بەردەستیانەوە لە دەوروبەریانەوە شتەکان وەردەگرن، با بڵێن ئاراستی لە ئاراستی کۆمەلگا تێدەگەن، کاتێک کە هەموو ئەوانە لەلایەن ئاراستەی سیاسیەوە یان دەسەڵاتی سیاسیەوە مۆنۆپۆل دەکرێن و دەستیان بەسەردا دەژیرێت و لێەوە ئاراستەی کۆمەلگا بەو شێوازە دەکرێت کە خۆیان دەیانەوێت لەم حاڵەتە هوشیارکردنەوەی خەڵک گرفتێکی زۆر گەورەیە، ئاستەنگێکی زۆر گەورەی لە پێشە. هەر بۆ نمونە لە پرسیارەکەی پێشتر باسی مەسەلەی دراما و ئەمانەت کرد. مەسەلەی دراماکان هەموویان زۆر بە بەرنامە تەرجمە دەکرێن بۆ ئەوەی کە کۆمەلگای ئێمە بەو ئاراستەیە بڕواکە خەمی هیچ شتێکی نەبێ، خەمی زەواج، خەمی هیچی نەبێ، خەمی ئەوەی بێکە دوای زەواج خیانەتکە و لە ژیانی کۆمەڵاتی لە ژیانی خێزانداریدا بەرەو شتێک بڕوات کە دوورە لە عورف و عاداتی کۆمەلگای ئیسلامی کوردی. بۆی ئەمە زۆر بە بەرنامە کار بۆ ئەمە دەکرێت، ینی وای لێ دەکرێت کە تاکی ئێمە زۆر بەلایەوە ئاسایی بێت کە لە ژیانی کۆمەڵایەتیدا لاسای خەڵکی تر بکاتەوە، کە ئەمە شتێکی نامەنتوق و ناتەن دروستە. زۆر باشە، زۆر سپاس بۆ بەڕێزکای ئیبراهیم عەباس، ڕۆژنامەنووس کە لە شاری هەولێر و لەگەڵمان بووی. سپاس بۆ ئەو دەرفەتی کە بە ئێمەت باشی. بینەرانی عەزیز، دەچینە لای ناوبڕێک و پاشان درێژە بە پەیامی ڕۆژ دەدەین. بینەرانی عەزیز، دەچینە لای بڕگەی یادەوەری. دیارە ئەو ڕوودا و مێژوە گرنگانی کە لە ڕابردوود لە 11 6 ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە لە بڕگەی یادەوەری هەمومان کۆ کردوێتەوە بە تایبەتیوانەیە کە بۆ ئێمە جێگەی گرنگ و بایەخی تایبەتیان هەیە. پێکەوە بینەریان دەبین. یانزەی شەشی ساڵی 1924 لە کۆبوونەوەی گشتی کۆمەڵی گەلان و دوای سەرهەڵدانی چەندان نەتەوەی سربەخۆ و بێبەشکردنی کورد لە مافی سربەخۆیی باز لە کێشەکانی کورد و چارەنووسی ویلایەتی مووسڵ کراو، پاشتریش بە پلانێکی نێودەوڵەتی بۆ بەرژەوەندی وڵاتە زلهێزەکان ویلایەتی مووسڵ خرایە سەر وڵاتی عێراقی نوێ. لە کاتێکدا دانیشتوانی شارەکە داوایان کردبوو مووسڵ بخرێتە سەر ئەو حکومەتەی کە بەریتانیا بەنیازە بۆ شێخ مەحموودی حەفیدی دروست بکات لە باشووری کوردستان. کۆمەڵی گەلان لە سەرەتاوە تا ئێستا بە هیچ شێوەیەک نەیتوانیوە ببێتە قەڵاو پاڵپشتێک بۆ میلەتانی چەوساوە و مافەکانیان دابین بکات. یانزەی شەشی ساڵی 1964 بە هۆکاری داواکردنی مافی ڕەشپێسەکانی ئەفریقای باشوور و داوای چوونەدەرەوەی وڵاتانی ئیمپریالیزم لەو وڵاتە، فەرمانی دەستگیرکردن و بەندکردنی هەتاهەتایی بۆ سەرکردە و خەباتکاری گەورەی یەکێتی باشووری ئەفریقا نێلسۆن ماندێلا و ناساندنی وەک کەسایەتیەکی تیرۆریست. دوایمانەوەی 27 ساڵ لە زینداندا ئازادکرا و پاشتر یادداشتەکانی خۆی بە ناوی گەشتە دوورەکەم لە پێناو ئازادیدا نووسی و باراک ئۆبامای سەرۆکی ئەمریکا بە خۆشحاڵیەوە پێشەکی بۆ یادداشتەکانی نووسی و بە کۆتر و هێمای ئاشتی ناوی برد لە کاتێکدا ئەمریکا لایەنێکی گرنگی بە تیرۆریست ناساندنی ماندێلا بوو. یانزەی شەشی ساڵی 1999 کۆچی دوایی نەجیبە خانمی کچی مەلای گەورەی کۆیە. نەجیبە خانم بەهۆی دڵسۆزی و هۆشیاریەکەی لە بڵاوکردنەوەی بەرهەم و دانراوەکانی مەلای گەورەی باوکیدا ناوی لەناو کورد و بنەماڵەکەیدا بە درەوشاوەیی ماوەتەوە. هەروەها یەکەم کچە کە باوکی نردوێتە بەرخوێندن لە ساڵانی 20ەکانی سەدەی ڕابردوو لە خوێندنی تێکەڵدا دەست دەکات بە خوێندن. تەفسیری کوردی بۆ کەلامی خواوەندی کە بریتیە لە تەفسیرەکەی مەلای گەورەی کۆیە لەلایەن خاتوو نەجیبەوە نووسراوەتەوە. نەجیبە خانم خوشکی بیریار و بیرمەندی گەورەی کورد مامۆستا مەسعود محەممەدە. نەجیبە جەلیزادە ڕۆژی 8 نۆی ساڵی 1970 لە شاری کۆیە لەدایک بووە. ساڵی 1924 باوکی دەیخاتە خوێندنگەی کوڕانەوە تا فێری خوێندەواری ببێ.
بینەرانی عزیز دەچینە لای نرخی دراوەکان با بزانین لە ئێستادا نرخی دیناری عراقی یاخۆ دراوە بیانیەکان بەراورد بە دیناری عراقی چەندن. تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردن لەسەر پلانی هاوینەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە تایبەتی لە ئێستادا بارودۆخی دیارە خوێندن لە هەرێمی کوردستان دەزانین چۆنە لەوەی کە بۆی ڤایرۆسی کۆرۆناوە نزیک بە 2 مانگ زیاتر خوێندن پەشی کەوت و دوجار بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردەی بەدوا داهات و لە ئێستادا بڕیارەکانی ئەم دوو وەزارەت ڕوبەڕووی ڕخنەی بە تایبەتی هەندێک شارەزا لە پرۆسەی خوێندن و پەروەردە و هەروەها لە ڕێکخراوەکانی بەدوای خۆی داهێناوە. بۆی بە تایبەتی قسە لەسەر پرۆژە هاوین پلان و پرۆژە هاوینەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بکەین کە بۆی ڤایرۆسی کۆرۆناوە هەندێکیان ڕاگیراون و ئەوانشی کە جێبەجێ دەکرێن چۆن جێبەجێ دەکرێن بە تایبەتی ئەوانەی کە توانین لە پۆلی دوانزەکان کە گرنگی و باخێکی تایبەتیان دەبێت پێ بدرێت چۆنە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتەش میوانداری زۆر بەڕێز ئاسوعالی ئەندامی سکرتاریەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستانمان کردو. کاگاستو زۆر سپاس بەخێر. زۆر سپاس کاکسلام. ئێوە ساڵانە دیارە خول و دەوراتێکی زۆرتان هەبوو. ئەم ساڵ چۆن ئەم خولانە درێژەیان پێ دەدەن؟ بنای خۆی گەورە میهرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ کەناڵی ئاسمانی پەیام. ئومێدم پارێزراوی هەموو بینەرانی کەناڵی پەیام و باقی خەڵکیە لە پەتاو ڤایرۆسی کۆرۆنا. هەڵبەت ساڵانە ئێمە هاوینانی وەرزی هاوین دەقۆزینەوە بۆ 2-3 تەوەری جیاواز. لەلایەک دەقۆزینەوە بۆ پەرەپێدان بەتوانای ئەندامانی خۆمان بۆ ئەوەی مۆگەڵەیە پڕچەک بن و بەتوانا بن بۆی لە وەرزی خوێندنە بتوانن توانەکانیان بخەنە خزمەت خوێندکارانەی دیکەوە. لەلایەکی دیکەوە ئێمە وەرزی هاوین دەقۆزینەوە بۆ کردنەوەی خولە هاوینە پەروەردەییەکان ئەوانەی کە بۆ مناڵ و نەوجەوانان تاوەکو گەنجانیش تیای بەشداری دەکەن و لە ڕێیەوە هەندێک لە ئادابی کۆمەڵایەتی هەندێک لەوانە پیرۆزە ئاینیەکان هەندێک لە بابەتە زانستیەکان وەردەگرن هاوڕێ لەگەڵ کۆمەڵک بابەتی گەشەپێدانی مرۆیی و کۆمەڵایەتی وەرزشی و تەرفیهی و باقی شتەکانی دیکە. تەوەری سێمی کارکردنمان لە وەرزی هاوینە یا لە پشووی هاوینی ساڵانی ڕابردوو ئەوە بووە کە ئێمە هەوڵمان داوە خولی سەرکەوتن بەڕێوەبەرین خولی سەرکەوتنی هاوینەوە خولی سەرکەوتن دێرینترین یا یەکێ لە دێرینترین چالاکی و خولەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە دەمێکە هەیە هەم لە وەرزی هاویندا بەڕێوە چووە کەم تا زۆر و هەم لە وەرزی زستاندا بەڕێوە چووە هاوڕێ و هاوشان لەگەڵ وانەکانی خوێندنگەدا. بەڵام بەداخەوە ئەمساڵ بەهۆی بە بارودۆخی ناجێگیری تەندروستیەوە بە هۆی هاتن و پەلاماردانی ڤایرۆسی کۆرۆنا باو وەگەڵێ دەربڕینەکە دەرببڕم ئێمە گۆڕانکاریمان کردو لە پلان و لە کاری خۆمانە. دوێنێ ئێمە بەیاننامەیەکمان بڵاو کردەوە پێشتر ئێمە لە 27 ڕاگەنراوێکمان بڵاو کردەوە بە ڕەچاوکردنی بارودۆخی تەندروستی هەموو جۆرە چالاکیێکی خۆمان بە شێوەیەکی کاتی ڕاگرت. بەڵام دواتر وردە قۆناغەکانی ئاساییکردنی و بارودۆخەکە دەستی پێکرد ئەو بوو دوای ڕاوێشکردن بە لایەنی پەیوەندیدار ئێمە دەستمان کردەوە بە کار و چالاکیەکانمان ئامادەکردنی خولەکان قسەکردن لەگەڵ مامۆستاکان ڕکلاممان دەست پێ کرد و هەندێک ناویش نووسرا لە هەندێک لە شوێنە جیاوازەکان. بەڵام ئێستا دووبارە وەجبەی دووەم یا قۆناغی دووەمی توندکردنەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەستی پێ کردوێتەوە و جارێکی دیکەش ئێمە بۆ خۆگونجاندن لەگەڵ بارودۆخەکەەوە بۆ پاراستنی ژیانی هەم ئەندامانمان هەم بەشداربووانمان و بۆ دوورگرتن لە توشبوون لە هەر ئەگەرێکی ناخۆش و ناڕەحەت ئێمە دوێنێ بەیاننامێکمان بڵاو کردەوە کۆی کار و چالاکیەکانمان لە خولە هاوینەکانی بەرەولووتکە پێشانگ نەوەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەوەکان خولی پێگەیاندن و پەروەردەیی لە ناوەندە جیاوازەکان لە پاڵیا پرۆژەی دۆستانی محەممەد و پرۆژەی سیمبولی نور ئەمانەمان هەموو ڕاگرتن ئەوەی کە ماوە و بە جیاواز لەم ڕاگرتنانە کە جەنابیشت پرسیارت لێ کرد ئاماژەمان پێداوە لە خاڵێکی دیکەی ڕاگەیەنراوەکەیە خولی سەرکەوتنە. ئێمە خولی سەرکەوتن ئامادەکاری تەواوی بۆکەی تایبەتە بە پۆلی 12 بەڵێ تایبەتە بە پۆلی 12 خولی سەرکەوتن لە ئەو کاتێک کە لە پۆلی 11 دەردەچێت داغڵی پۆلی 12 دەبێت ئێمە خولی سەرکەوتن هەم بۆ وانەکان بەهێزکردنی وانەکان هەم بۆ وانەکانی گەشەپێدانی مرۆیی و شێوازی پلاندانان و شێوازی کۆششکردن و خاو نەبوونەوە و سارد نەبوونەوە و باقی شتەکانی دیکە
ئێمە خۆ ئێستاکەوتن ڕکلامی بۆکەین ئامادەکاری بۆکەین ناویش بەشداربانی ژەنووسین تاکەی تا ئەو کاتی بزانینە مەزع بە چ لایەکە دەکەوێت ئەگەر ڕێگە دراچکە ئێستا بە پێی بڕیاری وەزارەتی پەروەردە هەموو جۆرە خولێک ڕاگیراوە هەموو جۆرە خولێکی بەهێزکردن ڕاگیراوە ئەچەندە بەداخەوە کەم تا زۆر دەبینین لەم لەلا ڕکلامی بۆ دەکرێت ینی خولەکان ئێمە بە حکمی پاراستنی قوتابیان خوێندکەران ڕامانگرێت ئەو کاتی بزانین وەزعەکە چی لێ دێ ئەگەر زانیمان وەزعەکە باش دەبێ ئەوە ئێمە لە هاوینا خولی پیسەکەوتنی هاوینە دەکەینەوە ئەگەر بزانین بارودۆخەکە ناگونجێەوە توندی ڤایرۆسی کۆرۆنا خوا نەخواستەرەوە بەردەوام دەبێ ئێمە ئەم پاکێجەی کە دەمانەوێت بگەینە قوتابی خوێندکار لە زستانە لە کاتی دەستپێکردنی ساڵی داهاتووی 2020 بۆ 2021 ساڵی خوێندنە ئێمە ئەو پلانانی کە هەمانە جێبەجێ دەکەین کەواتە ناتوان لە ڕێگەی ئۆنلاین و ئەمانەوە ئێوەش بۆ منە خولەکەتان درێژە پێ بدەن لە هاوینە کاک جەلالەک و ئاماژەم پێدا ئێمە خولی سەرکەوتنمان دوو بەشی سەرەکیە بەشێکیان وتنەوەی وانەکانە بەشێکیان بابەتی تەنمی بەشەری و گەشەپێدانی مرۆیی و هاندان و شێوازی پلاندانان و ئەم بابەتانەیە بۆ بەشی دووەمیان بیرمان لێ کردوێتەوە و ئامادەکاریێکمان بۆ کردووە لەوەی کە ئێمە ئەمە ئەنجام بدەین هەندێک سیمیناراتی ئۆنلاین و هەندێک دەوراتی تدریبی ئۆنلاین بۆ قوتابیانی پۆلی 12 و باقی قوتابیانی تریش بە تایبەت قوتابیانی پۆلی 12 بەڕێوە بین و کردوشمانە ینی بە تایبەتی بوونە ڕەمەزان هەندێک پاکێجمان هەبوو دو ڕەمەزانێک دوو چالاکی ترمان هەبووە بەڵام بۆ بابەتی خولە هاوینەکان ڕاستی تا ئێستا هەنگاومان بۆ نەناوە کە ئایا بە شێوەی ئۆنلاین ویکەینەوە یا نایکەینەوە چونکە بەڕاستی قسەکە هەر سلێمانی نییە هەر هەولێر نییە ئێمە حەڤ ناونمان هەیە نزیکی 120 لقمان هەیە لە زۆربەی شار و شارچکانە بنکە و بارەگا و چالاکیمان هەیە ئایا ئەمە بۆ هەموو شوێنێ گونجاوە ئایا دەگونجێ ئایا بۆ نمونە خەتی ئینتەرنێت ئۆنلاین بەردەستە بۆ هەموو قوتابی خوێندکارێک ئایا مامۆستاکان ئامادەگی و ئامادەکاری ئەویان چۆ بەڕاستی و ناڕەحەتێکی زۆری هەیە کولفەیەکی زۆری هەیە بەڵام کەم تا زۆری من ناوەندەکانمان سەرپشت کردووە ینی ناوەندێک بۆی دەگونجێ شوێنەکەی گونجاوە بە ڕاوێشکردن ینی ئەکرێ هەندێک کنگاو بنێن بە ڕەچاوکردنی بارودۆخی تەندروستی زۆر باشە دیارە بڕیارانەی وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە و بەتایبەتی خوێندنی باڵا کە دەرکراوە ئێوە وەکو ڕێکخراوەکانی خوێندکار و قوتابیەکان چۆن چاودێری بڕیارەکان دەکەن و تا چۆنە جێبەجێ کراوە هەڵبەت بڕیارەکان ئەگەر مەبەستە دەو بڕیارانە بێ کە بۆ دەبرکردنی بە ئاوا بڵێن بۆ دەبرکردنی ئەم ساڵی خوێندن دران بەڵێ ئێمە چاودێری و متابعی بەردەواممانەیە و لەسەر خەتیش بووین لەگەڵیان پێش بڕیارەکان و کاتی دەرکردنی بڕیارەکانیش ئێمە پێشتری ئاداشنامەیەکمان بڵاو کردبوو لە ئاداشنامەکەی هەندێک پێشنیارمان خستە بۆ ڕوو لەوەی کە دەکرێت ئەم ساڵی خوێندن بەم شێوازە بۆ گەڵێ حل بکرێەوە تەرتیب بکرێت بۆ قوتابی خوێندکاران بەڵام بەڕاستی بە جۆرە جۆرەکان بڕیارەکان زۆر جێی ڕەزامەندی ئێمە و دڵسۆزانی دیکەی بواری پەروەردەی خوێندنی باڵان نەبوون بۆچی لەبەر کۆمەڵێک گۆکار یەکەم لەبەرەوەی ئێمە حاڵی زانستی زانکۆکانمان قوتابخانەکانمان حاڵێکی هەندە باشی نییە تاوەکو بێنجارێکی دیکە ئەوەندەی تر زەختی لێ بکەین فشاری لێ بکەین خوێندن و وانەکان جارێکی دیکە ڕابگرین ئەمە پێمان وایە کاریگەری خراپ و سلبی بەجێ دێڵێ لەسەر ئاستی زانستی زانکۆکانی هەرێمی کوردستان دواتر ئەم بڕیارە بەداخەوە بڕیارێک بووە بە جۆرە جۆرەکان بەس بۆ زانکۆ حکومیەکان تراوە زانکۆ ئەهلیەکان زۆر پابەند نین پێوەی یعنی بۆ نمونە لە حسابکردنی نمرەکانە بۆ نمونە لە وەرنەگرتنی پارە و ئەو بڕەپارەیە کە پێویستە قوتابی لە زانکۆ ئەهلیەکانە بیدا تەنانەت بۆ خوێندنی پارالێل یعنی کە ئێستا خوێندنی پارالێل سەر بە زانکۆ حکومیەکانە ئەو بڕیارانەی لە وەزارەتی خوێندنی باڵاوە دابەزیون لە هەموو زانکۆکان وەکو خۆی جێبەجێ ناکرێن نەک لە هەموو زانکۆکان تەنانەت لە کۆلێژەکانی ناو زانکۆکانە وەکو خۆیان جێبەجێ ناکرێن بۆ نمونە ئێستا کۆلێژی پەروەردە لە زانکۆی سلێمانی کۆلێژی زانستە ئیسلامیەکان لە زانکۆی سلێمانی شێوازێکی پەیڕەوکردنی یاساکان و ڕێنمایەکانی وەزارەتی خوێندنی باڵای هەیە کۆلێژی کشتتوکاڵ شێوازێکی دیکەی هەیە یعنی ئێستا کۆلێژمان هەیە لە سلێمانیا بە یەک راپۆرت قوتابیەکە دەردەچێن و هیچ گرفتێکی نییە هەر راپۆرتێکی ناردۆ شتێکی سەریعی دروست کردو قوتابیەکە و جاروای کۆپی پێستیشی کردو کەس ڕکلامی بۆ دەکرێت بەداخەوە ینی شوێن هەیە ڕکلامەکەن کەمە پێویستە وەکو چۆن لیژنەکانی قایم قامێتەیە بۆ داخستنی شوێنەکان لیژنەی تایبەتی وەزارەتە بێ بۆ داخستنی ئەم شوێنانە بەڕاستی کە ناکرێت بۆ نە بازرگانی بە داهاتوی وڵاتێکەوە بکرێت بازرگانی بە زانستی وڵاتێکەوە بکرێت جا کۆلێژمان هەیە بە راپۆرتێک کە احتیمالە کۆپی پێستیش بێ قوتابیەکە دەردەچێنێت کۆلێژمان هەیە ئێمە کۆمەڵێک کارتم بۆ هات دوێنێ کارتی قوتابیەکان هاتبوو 49 نەکردو بە 50 48 نەکردو بە 50 48 با بە خۆمە تاقیکردنەوەی وزاری نییە ئەمە راپۆرتێکە نردووە یعنی چی لەسەر میزاج بەڵێ سێ دانە راپۆرتی پێکراوە یعنی قوتابی هەیە لەسەر هەمان دەرس مامۆستاکە سێ دانە راپۆرتی پێکردووە دوێنێ یا پێرێ بوو قوتابی گوتی وڵا ئەو مامۆستانەی کە لە پۆلا ئیزعاج کرابوون یا تەلەبەکان تۆزێک ناڕەحەتیان کردوون ئێستا تۆڵی خۆیانەکەنەوە بەداخەوە کەمامە جێ تێبینی بەڕاستی ئێمە تێبینیمان لەسەر بڕیارەکە هەیە کە نەدەبوو بەم شێوازە بواە بەس ئێستا کەوایە بۆچی وەکو خۆی جێبەجێ ناکرێت بۆ دەبێت مادەم زانکۆیەکی ئەهلی بەرپرسێک لە پشتیەتی ئەتوانێت هەموو پارەکەی وەربگرێت لە کاتێکا خوێندن نەکراوە یعنی کە تۆ خوێندن نەکراوە مانای چیە پارە وەردەگری
بەڵام زانکۆکی دیکە بەم شێوازە نیە بۆی بەداخەوە بڕیارەکان مرکزی نەبوون و بەپەلە بوون بۆگەڵێ پەلە پرۆزیان پێوە دیار بوو هەڵپڕۆسکا بوون بەڕاستی هەڵپڕۆسکیان ڕابوون بەڵام شتێکی دیکەش یانی ئێمە گومانێکی زۆر خراپمان برد بەڕاستی بەداخەوە کە وا دەڵێم ینی قسەی زۆر لەسەرەوەی ئەم بڕێرانەی وەزارەتی پەروەردەی خوێندنی باڵا هێندەی بۆ بەڕێکردنی کات و داخستنی دەمی موچەخۆران و فەرمانبەران و نەبوونی دەوام و ئەنجام نەدان و بەڕێوەنەچوونی خۆپشاندان بوو بێ نیو هێندە لە خەمی تەندروستی قوتابیان و خوێندکاران و مامۆستایانە نەبوو بێ ئەگەر لە خەمی تەندروستی و لە خەمی سەحەتی مامۆستایان و قوتابیان و خوێندکاران نەبوو بێ ڕاستیەوە جێ دەستخۆشی و دەبوو زووتر هەندێک ڕێکاری تر بگیرایانەتە بەر یا دەکرا بە هەندێک ڕێکاری خۆپارێزیەوە ئەم بڕیارانە شلتر بکرانایە بەڵام بەداخەوە ینی پێمان وایە کە ینی ئەو حاڵەتەشی تیا بووە ینی شتی دیکەی لە پشتەوە بووە و هەندێک لە بڕیارەکان پەیوەندیان بە ئەوە هەبووە کە بۆ نمونە وەزارەت نەویستوە دەوام بکرێ قوتابێکی زۆر لە نێو زانکۆکانە بن مامۆستا دەوام بکە مامۆستا بەبێ موچە دەوام بکە بۆی دواتر حاڵەتی ناڕەزایی و خۆپشاندان دروست نەبێت زۆر باشە زۆر بە کورتی کاکاسۆ گەر پێم بڵێ ئێستا پلانی ئێوە چیە بە تایبەتی بۆ ڕوبەڕووی ئەمەی کە پێتان وایە جیاوازی دەکرێت و بڕیارەکان پەلە پرۆسکان بۆ چارەسەرکردنی گرفتی و قوتابیانش کە دێتە پێشەوە دێتە لاتان کاک جلال ئێمە ساڵانی ڕابردوو بوون بە نمونە ساڵی ڕابردوو کە ساڵی 2019 بووە لە خولی هاوینە ئێمە نزیک ینی هەر بە شێوەیەکی گشتی ساڵی 2019 نزیک بە 45,000 قوتابی سودمەند و خزمەتکراوی کار و چالاکیەکانی ئێمە بووە بە دیاریکراوی لە خولی هاوینە بوون 2500 بۆ 600 قوتابی لە خولە هاوینە پەروەردەیەکانە هەبوون بوون نزیکی 3 بۆ 4,000 قوتابی لەو نێوانەیە لە خولی سەرکەوتن و سیمینارەکانی خولی سەرکەوتن هەبوون نزیکی 8,000 قوتابی لە پرۆژەی دۆستانی محەممەد سودمەند بۆ نمونە باقی ئامارەکانی دیکە بوون 3500 قوتابی لە پرۆژی سیمبولی نور سودمەند بووە کە لە چیان پێدراوە ڕێنماییان پێدراوە ئێمە بەرچاوی ساڵی ڕابردوومان بوو ئێمە پلانمان وا بوو بۆ ساڵی 2020 ئەوەی کە خۆمان لە سەرەتای ساڵە دامان نابوو هێندە و نیو بۆ دوو هێندە ئێمە ئامارەکان بەرز بکەینەوە و ڕێژەی سودمەندانمان زیاد بکەین ئێستا بە حکمی بارودۆخی تەندروستی شتەکان شێواون و شتەکانی چیان لە شوێنی خۆیان نەماون ئەمە سەبارەت بە کار و چالاکیەکانمان بۆ هاوین ئێمە ئەوەی کە بتوانین بە خۆ گونجاندن بە ئەدەپتیشن ئەوەی کە بمانەوە بتوانین بیگونجێنین هەوڵدەین بیگونجێنین بۆ خزمەتی قوتابیان خوێندکاران بکەین بە هەر شێوەیە کە گونجاوە و تەندروستیان لە بەرچاو دەگرین بەڕاستی چونکە ئەمە ئاماژە بۆ بدەم ئێستا بەداخەوە هەندێک پەیمانگا و سەرەتاوە باسم کرد هەندێک پەیمانگا و شوێنی دیکە ینی ڕکلامیان کردو وێ ڕای بڕیارەکانی وەزارەت ینی وعدیان بەتەلە بەدا و پارەیان تەلە بە وەرگرتووە ینی پارەیان وەرگرتووە ئێمە خول دەکەینەوە چوارشەمە پێنجشەمە وەرن بۆ کردنەوەی خول بۆ نمونە کەمە بەڕاستی جی تێبینیە چێ ڕێگەی پێداون چۆن ئەگەر بڕیارە هەمووان بەشدار بن لە پابندبوون بەوەی کە خول و چالاکیەکان ڕابگیرێ و پێویستە هەمووان پابند بن ینی بۆ چکە دوجار ئەوەی کە لەسەر و هەموو شتێکەوەی ژیان و گوزەران و وەگەڵێ تەندروستی و سەحەتی قوتابیان و خوێندکارانە کۆتا قسەشم سەبارەت بە وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە بەڕاستی زۆر گرنگە ساڵی داهاتوو ئەم حاڵەتانە لە بەرچاو بگیرێ و زۆر گرنگە ساڵی داهاتوو ساڵانی داهاتوو قەرەبووی ئەم ساڵ و پار و چۆ بەڕاستی ئێمە 3-4 ساڵ هەر خوێندن بە شێوەیەکی تەندروست بەڕێوە ناچێت ینی ساڵێ بۆی قەیرانی داراییەوە ساڵێ بەهۆی بایکۆتەوە ساڵێ بۆی شەڕی داعشەوە ئەو ئەم ساڵیش بۆی کۆرۆناوە ینی بە قەولی وەزارەت کە دەڵێ نزیکی لە سڵا هەفتای بەنەس خوێنراوە کە شوێن هەیە لە سڵا 20یان نەخوێندووە لە سڵا 25یان نەخوێندووە کە بەڕاستی ئەمە جێی تێبینیە ساڵانی داهاتوو قەرەبوو بکرێتەوە و قوتابیانی بۆلی 12 کە 11 حەوت تاقیکردنەوەیانە بەڕاستی تاقیکردنەوەی وزاریانە زۆر گرنگە ڕەچاوی بارودۆخی دەرونیان بکرێ حاڵەتەکانی خۆپارێزی لە نێو دام دەستگاکان لە نێو قوتابخانەکانە لە بەرچاو بگیرێ و زۆر گرنگە بەڕاستی پرسیارەکان تووشی شۆکیان نەکا ینی ئێمە ساڵان ڕابردوو هێندێک حاڵەتمان هەبوو تووشی شۆک بوون ینی و زۆر گرنگە من لە ئێستەوە ئەم قسە دەکەم بۆی دوای بڵێن کاکە ئێمە هاکەی وتمان زۆر گرنگە بەڕاستی وەزارەت ئاگادار بێ ئەو حاڵەتانەی کە ئێمە تێبینیمان هەبوو لەسەری لە دزینی پرسیار لە بڵاوبوونەوەی پرسیار پێش تاقیکردنەوەکان ئەمانە لەبن لەبەر چی لەبەر وەڵامێکی زۆر سادە لەبەرەوەی باری دارایی تەندروستی سیاسی کۆمەڵایەتی خەڵک زۆر ناجێگیرە قوتابیش بەشێکە لە خەڵک ئەمەشی بێتەبان پێم وایە کارەساتی گەورەی پەروەردەی لێ زۆر سپاس بۆ ئاسوالی ئەندامی سکرتاری ڕێکخراوی قوتابیانی کوردستان سپاس بۆ دەرفەتە ئازیزان دەچینە لای زانیاریەک لەسەرەوە خواردنانەی کە لەسەرخۆ دەمانکوژن با بزانین چین و چۆن ئەو دە خواردنەی بە شێوەیەکی ئارام دەتکوژن کۆمەڵێک خواردن هەیە ڕۆژانە بەکار دەهێنرێت و ماترسێکی گەورەی هەیە بۆ تەندروستیمان کە بریتین لەم دەخۆراکە و پێویستە هەوڵ بدەین لێی دوور بکەوینەوە و کەمی بکەینەوە چونکە مەرجنیە لە ئێستادا هەستی پێ بکەین ڕەنگە کاریگەریەکەی دوای چەندین ساڵ دەربکەوێت یەکەم نانی سپی و ئیشی هەویر هەموو ئەو شیرینیانە و ئیشی هەویریانەی لە ئار دروست دەکرێن ئەگەر بە شێوەیەکی زیاد لە پێویست بخورێت
دەبێتە هۆی زیادبوونی شەکرە لە جۆری دووەم و ناخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکان و زیادبوونی کێش. دووەم، پەتاتەی سوورەوەکراو یاخود جپسی پەتاتە. خواردنی ئەم جۆرە پەتاتەیە سەرچاوی نەخۆشی شێرپەنجەی مەمپ و کۆڵۆن و پرۆستاتە. لەگەڵ خواردنیدا بەرگری دژی شێرپەنجە نامێنێت، بەڵام ڕەنگە لە دوای چەند ساڵێک نیشانەکانی دیاری بدات. سێەم، باسترمە. بەهۆی بڕێکی زۆر پێکاتی کیمیایی تێیدا، بە تایبەتی ڕێژەی خوێی بە جۆرێکە کە زانەکان هۆشداری دەدەن لە خواردنی و دەبێتە هۆی شێرپەنجەی کۆڵۆن. چوارەم، شیری پڕچەوری. شیری چەور مەترسێکی گەورەی هەیە و ڕەنگە ببێتە هۆی قەڵەوبوونی منداڵان یان ئازاری مێشک و سەر لای گەورەکان و هەوکردنی جومگەکان و نەخۆشی ڕۆماتیزمە. پێنجەم، سرکەی سێوی دروست کراو. ئەو سرکەی سێوانەی بۆ بازرگانی دروست دەکرێن، بڕێکی زۆر شاکر و چەوری تێدایە و بۆ ڕەنگەکەی شەرابی گەنمەشامی دروستکراو بەکار دەهێنن و زیانی هەیە. شەشەم، کەرە. هەموو دەزانین کەرە بەشێکی زۆر چەوری تێدایە کە هۆکارێکە بۆ نەخۆشیەکانی دڵ و خاوکردنەوەی لێدانی دڵ و بەرزکردنەوەی ڕێژەی کالۆری. حوتەم، شەکر و خوێ دروستکراوەکان. هەموو دەزانین ئەم پێکاتەیە زیانی هەیە، بەڵام جۆرێک هەیە لە زەرفی داخراودا پێشکەش دەکرێت، بە تایبەتی لە ڕێستۆرانتەکان. بەهۆی بەکارهێنانی مادەی پارێزەر تێیدا، زیانەکانی دەبێت بە دوو ئەوەندە تووشی نەخۆشی شەکرە و بەرزکردنەوەی پەستانی خوێن و نەخۆشیەکانی دڵمان دەکات. هەشتەم، گۆشتی دروستکراو. سەرجەم ئەو گۆشتانەی داخرێنە قوتوویان دروستکراون وەک باسترمە و کاڵباس زیانی هەیە، چونکە دەبێتە هۆی نەخۆشی شێرپەنجە و ناخۆشیەکانی دڵ. نۆیەم، سۆسی تەماتە. سۆسی تەماتە بڕێکی زۆر شەکری تێدایە، ئەگەر زۆر بخورێت دەبێتە هۆی نەخۆشی شەکرە و دڵ و خوێنبەرەکان، هەروەها هۆکارێکە بۆ کلۆربوونی ددان. دەیەم، خواردنەوە غازیەکان. بەهۆی بەرزی ڕێژەی شەکرەوە جگەلەوەی کێش زیاد دەکات، لە هەمان کادا دەبێتە سەرچاوی نەخۆشیەکانی شەکرە و دڵ و هەروەها زیان بە ددان دەگەیەنێت. شەپۆلی دووەمی کۆرۆنا چۆن سەری هەڵداوە، چۆن بەم خێراییە تەشەنەی سندووە و لە ئێستادا تەندروستی سلێمانی بانگەوازێک دەکا بۆ ئەوانەی کە چاک بوون یا پاک بوونەتەوە لە ڤایرۆسی کۆرۆنا و ماوەی 14 ڕۆژیان تێپەڕاندووە. داوایان لێ دەکات سەردانی بانکی خوێن بکەن بۆ ئەوەی کە پلازمای خوێنیان بەکاربێنن بۆ چارەسەرکردنی ئەو توشبوانەی کە لە ئێستادا بە تایبەتی باری تەندروستیان ناجێگیرە. بۆ قسەکردن لەسەرم بابەتە میوانداری زۆر ڕێز دکتۆر دەشتیامین، دکتۆرا لە ڤایرۆس ناسیمان کردو. دکتۆر زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێر بێت. شەپۆلی دووەمی کۆرۆنا چۆن بەم شێوازە خێرایە تەشەنەی سندووە؟ باڵێ تەمان ئەمە خۆی هەندێک کەس ناوێنێ شەپۆلی دووەم یان خۆی شەپۆل نیە لە ڕاستیە، تەنها هەر پاشماوەی شەپۆلی یەکەمە لەبەرەوەی کە نەخۆشیەکە نەمانە هەبووە وەرەوە سنوورەکانیش بە تەواوەتی کۆنترۆڵ نەکرابوون، ڤایرۆسەکە دووبارە تەشەنەی کردەوە. هۆکار زۆر بوو پامەندە بوون بە ڕێنمایەکانەوە، ئەوروەها خودی ڤایرۆسەکە کە خۆی زۆر بە شێوەیەکی ئاسان بڵاو بێتەوە لەبەری مرۆڤەکانە لە ڕێی ئەو کاتە کە ئێمە پشتینمانەکە سەرەتا تەقریبەن بەرە نەمانە ڕۆیشت لە کۆتایی ڕەمەزانە، بەڵام لە جەژنەوە دەستی کرد بەسەر هەڵدانەوە بەهۆی هەمووشوی خەڵکەوە کە زۆر لە کاتی جەژنە سەردانیەکتیان نەکرد، یا بەهۆی ئەوەی کە هەندێک شوێنەکان خراپبوونەوە خەڵک پابەندی ڕێنمایەکەمە باشی نەبوو، لەبەرەوە بەهۆی ئەم کە نایەنم شەپۆلی دووەم ئێستا. زۆر باشە دکتۆر، ئێستا کە بەم شێوازە تەشەنەی سندووە هێشتا خەڵک هەر بە گومانەوە سێری دەکات لە لایەکەوە لایەکی دیکەوە باوەڕیان وایە مەرجنیە ئیلا کەسێک کە توش بوو بێ بۆ نمونە ئیدی 100% ئەم ڤایرۆسە بگوازێتەوە بۆ هەمووانەی کە لە دەوروبەرین، چونکە ڕەنگە گەر بەم شێوازە بوو بێ دەبێت ئێستا ئامارەکان زۆر زیاتر بن لەمەی کە ئێستا هەن، یاخۆت دەبێت خەڵکێکی زۆر زیاتر توش بوو بێت و بەڵام بەخۆی نەزانێت. بەڵێ تەمان ئۆکسی جەنە بەڕاستە ئەم نەخۆشی قسە زۆر هەڵەگرێت، چونکە تازەیە هێشتا ساڵێکی تاون تێ نەپەڕێ بەسەریا. ئێمە بۆی کە بڵێن ڕاستە بەڵێ ڕاستە مەخواانە نەخۆشخانەی ئاسا لە مختبەرەکەی ڕۆژانە فەحسەکەین، ڕۆژانە لەسەر و 20 پۆزتیڤ و 30 پۆزتیڤمان بۆ دەرەچێت. ئەمە لە ئەندامەکانی خێزان ڕاستە کە گەریشێک لە ئەندامی خێزان ئەگەر توش بوو مەرج نییە لە 100% کە بیا بە هەموو ئەندامەکانی تر، بەڵام ئەوەی کە تێبینیمان کردووە زۆر جار ئەگوێزێتەوە بە زۆربەی ئەندامەکان
یعنی ئەگەر خێزانە 5 کەس بن لانی کەم سێنان توش بووە 3 ئەندامیان توش بووە ئەوش ئەکەوێتە سەر تێکڵاوی و کەسانە جاری ئەگەر ئەو دوانە ئەگەر ئەو دوو کەسە کەڵێنە خۆشن لە خێزانێکە ئەگەر دایک و باوکە من بەرکەوتنیان لەوانەیە زیاتر بێ ئەوە بەرکەوتنەکە زۆر بەس ئەگەر کڕۆکی گەنج بێت لەوانەیە ئیشکاشۆ بێتەوە تێکڵاوی خێزانەکەدا بێ ئەوە نەگەتیڤ دەرچێت بەڵێ شتەکە ڕاستە هەیە بەڵام ئەوەی کە سەیرەکرێ بین ڕێژەی توندیەکەیەتی یعنی تا چەندێک مەسەلەن ئەم نەخۆشیە خەڵک بترسێلی ئەوژەکەتە سەرەوەی ئاستی بەرگری و کەسە چۆنە بە ڕێژەیەکی کەم خەڵکەکانێک تووشی حاڵتێکەکە بگاتەوەی کە بە قورسی بیگرێ لەبەر ئەوە لە گەنجا بەرگری باشە لەو کەسانی کە بەتەمەنیشن ئەگەر هیچ نەخۆشیێکی درێژخایانیان نەبێ و شەکرەوتی ئەوانە مەترسێکی گەورەی من سەردانی نەخۆشخانەی شەیدا ئاسۆم کرد پێم وایە بە حاڵەتە جێگر و ناجێگیرەکانەوە لە کوێ و بیست نەخۆشەی کە لەوێ بوون توشبووی کە لەوە بن دوانیان ئافرەت بوون بۆچی ڕێژەی ئافرەت کەمە لە ناویاندا هۆکاری بەرکەوتنە یاخۆت ڕەنگە سیستەمی بەرگری لەشی ئافرەت زیاتر بێت باوەڕ ناکەم بە سیستمی بەرگریەوە بێ بەڵام یەک دوو توێژینەوە کرابوو لەسەرەوەی کە پیاز زیاتر تووشە بێ ئەویشە هەندێ وەرگری ڤایرۆس هەیە لە پیاوانە ACE2 ریسپتەری پێڵن بەنگلیزی ئەمە لە پیاوە هەیە و هەروەها توێژینێکی تریشم بینی کە باسی هورمۆنی تێستۆستیرۆنەکە کە لە پیاوانە هورمۆنی نیارێکی پێڵن ئەم هورمۆنە گوایە ئەمە یارمەتی دەرە بۆی کە ڤایرۆسەکە زیاتر گەشە بکات لە لەشی پیاوانە ئەمە تەفسیرێکی دوو تەفسیری تا ڕادەیەک گونجاوم بۆی کە بۆچی ڕێژەی پیاو زیاتر تووشە بێ بەڵام شتێکی قەتعی نییە بتوانین ئێمە بڵێن تەنها لە بەرەو دوو هۆکارێ پێوەست هەیە بە خوێنەوە ئێستا لەم جۆرە خوێن هەیە ئەمانە کەمتر تووشە بن ئەویان زانیاری نییە لە سەری خوێن هۆکار بێ بەڵام ئەوەی کە بە گشتی هۆکارە ئاستی بەرگری کەسەکەیە تەمەنێتی ئەو هۆکارانەیە کەوای لێکا زیاتر قورستر توش بێ بۆ نمونە نەخۆشی درێژخایەنی تر وەروەها ئەو دەرمانانەی کە بەکارێنێ هەندێک کەس هەیە نەخۆشی تری هەیە خۆی پێشتر نەخۆشی ڤایرۆسی تری هەیە HIV ئەوانە ئەمە لە وڵاتی ئێمە زۆر کەمەلانی هەر نەبێ ئەوانەی کە هەندێک دەرمان نەخۆنە بێتە هۆی نزمکردنەوەی ئاستی بەرگری لەشیان ئەمانە ئەو ڕۆژە گەنجێکی لێ بوو تەمەنی 21 ساڵ بوو دکتۆر لە حاڵەتە ناجێگیرەکانیش بوو حاڵی ڕاستە شتێک هەیە حەزەکەم بۆ هەموو کەس بیزانێ بۆچی خەڵک هەیە بە شێوەیەکی قورس ئەیگرێ هەیە بە ئاسانتر ئەیگرێت مە باسی کەسێکی کە تەندروستەکەن ینی کە هیچ نەخۆشیێکی تری نییە گەنجیشە شتێک هەیە لە زانستی ڤایرۆسە کە تۆ چەندێک ڤایرۆس وەرەگریت ینی ئەوەی کە دیاری ئەکا یەکێک لەو شتانی کە زۆر دیاری ئەکا کە تۆ چۆن تووشەبی ڕێژەی وەرگرتنی ڤایرۆسەکەیە ئەوەی کە لە ماوەی مەتبینیمان کردووە لە خۆمان لە نەتیجەی فەحسەکانی لای خۆمانە ڕێژی ڤایرۆسەکە زۆرە لە سوابی و کەسانە کە لێیان وەرەگرین ئەمە تەفسیری دوو تەفسیری هەیە یەکەمیان کە زۆر بەرەکەوتنیان هەیە بێکەوە دومینی ئەو کەسەی کە توش ئەبێ لەگەڵم کەسانە کە ڤایرۆسێکی زۆریان هەیە ڕێژەیەکی زۆری ڤایرۆس وەرەگرێت لە سەرەتایە کەم ڕێژە زۆرە چێتە ناوبۆری هەناسە و ناوپۆشی لووت و بۆ ناوسیەکان ئەگەر ژماری ڤایرۆسەکە کەم بێ ئەو کاتە و کەسە تا ڤایرۆسەکە زیێ ئەکا لە ناو جیسمیە لەشی ئێمە کاتی لەبەردەستایە تاکو شەڕکە لەگەڵ تا بەرگری وەرگێ بەڵام بەڕژێکی زۆر ڤایرۆس هاتە ناوە بە یەکجار بڵێن بە ئینگلیزی بڵێن ئینیشیال دۆز یعنی دۆزی سەرەتایی یەکەم جار چەندێک ڤایرۆس وەرەگرێت ئەوە یەکێک لەو شتانەی کە زۆر دیاریەکە ئەم کەسە چۆن تووشە بێت ینی بەدەر لەوەی کە تەمەنی چەندێکە گەنجە چۆنە لەبەر ئەوەی کە تێبینیمان کرد بە پێی ئەو ڤایرۆسە زۆری کە ئێستا هێڵ دەرەچێت پێشبینیەکەن کە خەڵکان ڤایرۆسێکی زۆریان وەرگرتە بێت لەبەرەوە بەرگری لەش فری ئەو ناکەوێت کە مەسەلەن شەڕکە لەگەڵیا لەبەرەوە ڤایرۆسەکە زاڵە بێ بەسەریا لەوانەیە بێتەوە هۆی حاڵەتی قورس بە تووشمون زۆر باشە دکتۆر بێنستەر پلازمای خوێنی ئەوانەی کە چاک بوونەتەوە ئێستا ئەم پلازمایە ینی بووەتە دەنگۆیەکی گەورەوە لە جاری پێشووە لە ئێستاشدا ئەم پلازمایە چۆنە و چۆن دەبێتە چارەسەر بۆ توشبووەکان بەڵێ تەبان کۆرۆنا تاکو ئەم دەقێت چارەسەرێکی نییە هەندێک چارەسەر لێرە لەوێ دۆزرێتەوە لە مختبەرەکانە بەڵام لە 100% ئیش ناکەن و ناکرێت بخرێتە ناو پرۆتۆکۆڵی عیلاجیەکانەوە باشترین شت ئەوەی کە ئێستا بتوانێت بکرێت ئەو پلازمای کە جەنابە ئەمەشەوە پێکرد پلازما چی تایە خۆی پلازما ئەو ئەنتیبۆدیان دژەتەنی تایە کە دژی ڤایرۆسەکەی بە تایبەتی لەسەر ڤایرۆسەکە ئیشەکە ئەنووسێ بە ڤایرۆسەکەەوە لە کارێ خات ئەو کاتە بەرگری لەش پاچێکەوە ڤایرۆسەکە بۆی کە خەڵکیش بزانم پلازمایە چیتە ئەوەی کە لێرە چەند لای لە نەخۆشانی ئاساش حاڵتێکە بوو بۆمان کردبوو کە پلازمای وەگرت بوو کەسێک کە باری تەندروستی ناجێگیرە
پێشتریش هەر لە سلێمانی مانگی 34 کرا کاریگەرێکی باشی هەبوو کەسێک کە لە حاڵتێکی قورسا گرتبووی هێنا سەر حاڵتێکی مام ناوەند ئەمە شتێکی زۆر باشە بکرێت چونکە وتمان ئێستا هیچ ڤاکسینێک نییە هیچ علاجێک نییە وەکو دەرمان بکرێت لەبەرەوە پلازما بۆ هەندێک حاڵەت کە گاتە حاڵەتێکی مەترسیدار ئەتوانێت پلازما بەکاربێن لە کەسێکە کە پێشتر چاک بۆتەوە کاتە و کەسە پێشتر خوێنی یاخود پلازماکەی خوێنی توانای ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ کۆرۆنایە هەبووە بە جۆر لە جۆرەکان دژە کۆرۆنای لەناو جەستەیە پیا کردووە ئەمە ئەوەمان پێ دەڵێ کە ئەگەر کەسێک جارێک توش بوو بۆ جاری دووەم ڕەنگە قورستر بێت توشبوونەکە یاخود توشبوونی ئەستەم بێت توش نەبێت خۆی ڤایرۆسی کۆرۆنا یا ئینفلۆنزا ئەم جۆرە ڤایرۆسانە پێڵەن ڤایرۆسی ئاڕێنەی ترشی ناوچەکەی ئاڕێنەیە بەوە ناسراوە کە هەموو وەرزەک ئەگۆڕێت گۆڕانکاری بەسەرایەت ئەو بەگری کە تۆ هەتا ئەم ساڵ بۆ ئەم ڤایرۆسە بۆ کۆرۆنا بێ ئینفلۆنزا بێ هەر ڤایرۆسی تر بێ ئاڕێنەی بێ لەوانەیە ساڵی داهاتوو هەمان ڤایرۆس نییە گۆڕانکاریی بچووکی بەسەر هاتووە بەگری لەش ئێمە بۆ ڤایرۆسە کۆنەکەی پارە مەسەڵەن لەبەر ئەوە ئەم ساڵ کە تووشە بین لەوانەیە بە سوکتتر توش بین بە سوکتتر توش بین مەرج نییە ینی بەرگریەکەی ئیش نەکا ئیتر ئیشەکە بە ڕێژەی ئیشەکات زۆر باش زۆر باش کاکتۆر با بێنە سەرەوەی کە خەڵکێک کە ئێستا چاک بووەتەوە بۆچی ئەترسن نایەن بۆی کە تەندروستی استیفادە لە پلازمای خوێنیان بکات بۆچی ئەترسن بۆ نایەن ئەمانە بەڕاستی هیچ ترسێکی ناوێت ئەو کەسێک کە چاک بۆتەوە زۆر ئاساییە بەرگری لەشی هەیە توانێ بچێت خوێن بات بڕێکی زۆریش نییە لە خوێنەکەی وەرەگرن هیچ مەترسی بۆ ئەو نییە وەروەها کارێکی زۆر مرۆییە ینی ئەو کەسێک کە چی خوێنەیات بەڵام ئێستا خەڵک بانگوازیان کردووە خەڵکێکی زۆرەیە کە پەیوەندی شخصیشیان پێوە کردو نایەن بەدەم بانگوازەکەی تەندروستیەوە ڕاستی ئەوە هەر کەسێک کە چاکە بێتەوە لە نەخۆشی کۆرۆنا ڕاستی پێویستە هاوکار بێ ئەویش ینی ڕاستە پزیشک و کارمەند هەموو کەسێک هاوکارە ئیشەکە لەم کارە ساتەیە مەسەلەن لەم نەخۆشیە بڵاو بێتەوە خەڵکیش حەقا هەر وا باشە کە ئەویش بەشدار بێ مەسەلەن بە کەمترین شتەوەی کە کەمێک خوێن بە ئەوانەی کە چاک بوونەوە پلازما ئەو پلازمایی بەکارێت لە چارەسەری کەسێکە کە بە توندی ئیگرێت دووبارەیش کە چاک بووە ئەوش هەر هەندێک جارێککە بەگری دووسەکاتەوە من هیچ ترسێک نامێن لەوانەی کە ئەو کەسانە بێن لێرەوە من حەزەکەم بە هەموو کەس بڵێمانی کە چاک بوونەتەوە کە هیچ لە ڕاوچی و ترسێکی نایەتوانن خوێن بن پلازماکان بەکار بێنین بەو کەسانی کە چاک بۆ کەسانی کە ئێستا لە بارێکی ناجێگیران زۆر باشە کەواتە ڤایرۆسی کۆرۆنا ئێستا بەم شێوازە خێرایی کە جیهاندا بڵاو بووەتەوە بەم شێوازەش کە باسی دەکرێت و پێناسەی دەکرێت بۆ هاوڵاتیان ئەگەر بەم شێوازە بێ دکتۆر ڕەنگە خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا تەنها خاوی بکاتەوە لەوەی کە ڕۆژێک درێنتر توش بی ڕەنگە وا بێت کە ڕۆژێک ینی کەس نەتوانێت لەم ڤایرۆسە دەرچێت چونکە دوجار ناکری خۆ دابڕێنی لە کۆمەلگا کەسێک کە هاتە ناوم کۆمەلگا ئیلا دەبێت چۆن بڵێ مردنی قەرزانی توشبوونی قەرزار بین ئەگەر بێت و بەم شێوازە خێرایە بڵاو بێتەوە کە باز دەکرێت بەڵێ بێگومان نەخۆشیەکە ئێستا لە هەموو دنیا بە شێوەیەکی وە بڵاو بووتەوە کە خۆپارێزی کارێکی زۆر قورسە تەنانەت لە هەرێمی کوردستان و لە شارەکانی خۆش لە هەرێمی کوردستانیشا ئێستا ئێمە لە کوردستان ئەم داتامان زۆر کەمە زانەریمان زۆر کەمە سەر ڤایرۆسەکە ئایا تا ڕێژی چەند بڵاو بووتەوە ینی من ئێستا نازانین خەڵک چەندێک گرتوێتی پێویستیمان بۆیە چەند توێژینێکی بچووک بکرێت بزانین ئەو کەسان لە کەسانی ئاساییە ئەو کەسانی کە تووشی نەخۆشی نەبوون هیچ لەم فترەیە فاسی پشکنێکیان بکرێت پشکنینی بەرگریە بۆی بزانین ئەم کەسانە تا چەند بەرکەوتنە لەگەڵ کۆرۆنای هەبووە ئەوانە بکرێت لێرە زۆر پرسیار جواب بێتەوە لەبەرەوە بۆی بزانین ئەم ئەم خۆپارێزی کەمە کردومانە ئایا پێشتر توش بووین چونکە هەندێک توشبوو هەیە بە کۆرۆنا توش بۆ چاکیش بۆتەوە بەڵام بەخۆی نەزانیوەکە وایە لەبەر ئەوە لەوانەیە ئەو خۆپارێزی کە باسەکرێ مەسەلەن کەرەنتینەکردن و خەدەقەی هاتووە چۆت هیچ کاریگەریی ئەوتۆی نەبێتتر چونکە ئێستا ئەگەر یەکێک لەو توشبوانە بێنی چونکە ئێستا دیارە بە پێی زانیاریەکان کاتێک کە توشبوویەک دەدۆزرێتەوە زۆر ناگەڕێن بە شوێنەوەیە کە بزانن لەگەڵ چیا بەرکەوتوی هەبوو لە ماوەی ئەو چەند ڕۆژەیە چونکە ئەگەر وا بێ ڕەنگە ئێستا دەبێنی هەرێمی کوردستان کەرەنتینە بکەیت و کۆی بکەیتەوە وەڵێ بێگومان ڕاستە ینی ئێمە ئێستا چیەکەین سەرەتا ئێمە خۆمان بەدوای کۆرۆنا ئاگەڕێین ماڵ بە ماڵ ئەو کەسێک گرت لەگەڵ ئەو کەسانی کە تێکەڵاو بوون لەگەڵ هەمووی پشکنیان بەڵام ئێستاوە لێ ناتوە ئێستا گرنگ نییە چەند کەس گرتوێتی گرنگ ئەوەیە ئەوانەیە کە گرتویانە بە قورسی گرتویانە تەنها ئەوانە لە بنکە تەندروستیەکان چارەسەریان بۆ کرێت ئەو کەسێک کە کۆرۆنای هەیە هەندێک کەس هەیە من چەند کەس ئاگادارم کۆرۆنای گرتو لە ماڵە خۆی کەرەنتین کردووە هەندێک ئەنتیبیۆتیک بەکارهێنێ بۆ هەوکردن دژە هەوکردن
پاراستۆڵە یا هەر دەرمانێکی ترە کە دژی هەوکرد من حساسیەتە چونکە یەکێ لە شتانەی کە دروستێکە کۆرۆنا مەسەڵەن جۆرێکە لە حساسیەت کە پژمەیە و هەڵ ئاوسانی بۆرەکانی ناو سی و ئەوانە وەرەگرێت لە مەڵە دانیشێ بەڵام ئەوی کە پێویستی کرد بە چارەسەر پێویستە بچێت بە خەستەخانە ئەوروپاشەر بەو شێوەیەکەن چەند کەس هەیە لە ئەوروپا دانێت جەرمێکتان ئاگادار بن فحسەکەی دەرەچێت پۆزیتیڤەڵەن لە ماڵە دانیشە پندێک خواردنی تەندروست بخۆ پاراستۆڵ ئەوانە بەکاربێنە لە خۆت چاکە بیتەوە. بەڵام دوکتۆر ئێستا ترسێکی زۆر یەکجار لەناو هەندێک لە هاوڵاتیانە دروست بووە کە تەنانەت تووشی بۆ شێوازی تووشی قەلەقی بوو نەگەر بێت و یەک تۆز چۆن بڵێ دوو هەوایی کەوتبن وازانی دی کۆرۆنایان گرتووە. بەڵێ من بەپێ کە لەو شوێنەی شەکەم لەو مختبەرەیە ڕۆژ نییە چەندین تەلەفۆنم بۆ نێت بەس تەنها ئەکۆچی یەک تۆزێک تا لیا سەرمای بووە ئەخڵی کۆرۆنامە دواتە دەرەکێک کە کۆرۆنایشی نییە تەنها سەرمابوونێکی ئاساییە. پێویست بەم هەموو ترسە دەکا کە ئێستا لای هاوڵاتیان دروست بووە بەڕاستی پێویست ناکە نەخێر بەڵام حەزەریش واجبە. بەڵێ تەمان خۆپارێزی واجبە پێویست ناکە نەچی بە شوێنی قەرەباڵغ پێویست ناکە نەچی بە ناو بازار کەسێک گوماند لێ هەیە نەخۆشە تای هەیە پێویست ناکە بگەڕی لەگەڵ نزیکبی زۆر لێەوەی ئەمانە خۆپارێزێکی احتیادی لانێ بوو هەموو نەخۆشێک و قسەی ڕاست بێت. زۆر باش ئێسێوە لە ئاسا بابێنە سەر نەخۆشخانەی ئاستا چەند پشکنینەکەن ڕۆژانەوە چۆن توشبووەکان دەستنیشان دەکرێن. ڕاستی توانایی هەموو مختبرێک پابندە بە ماوەدەکانیەوە خۆشبەختانە لە تا ئێستا ماوەدمان لەبەردەست هەیە ڕۆژانە جاریوە تا 150 پشکنینیش کراوە سەرەتا پشکنین بە هەموو کەسێکە کرا بەڵام بانگاوزێکمان کرد بۆ کەسانی کە ئیتریان بە پشکنین چونکە زۆر کەس ئەوێ من حەز ئەەکەم پشکنین بکەم بزانم توش بوومیانە هەر بەبێ هیچ وەکارێ ئێستا بە پێویستی نازانێنەوە چونکە ماوەدەکان سەرفە بێت وا باشە بەکارێ بۆ یەکێککەنە بەڕاستی نیشانی نەخۆشیەکانی هەبێ لەبەرەوەی ئێستا پشکنین بەردەوامەکەین بەڵام بۆ کەسانی کە نیشانی نەخۆشیەکان هەیە تایەشان هەیە کۆکیان هەیە یا هەڵامەتیانە یا تەنگە نەفەسیان هەیە بڵێن بە گشتی نیشانی نەخۆشیەکان هەیە و کاتە پشکنینیان بۆ بکەین. دوجار دوایین کۆمنتت هەم لەسەر پلازمای خوێن و هەم بەگشتی لەسەرم شەپۆلە دووەمەی کەسە ناونراوە شەپۆلی دووەم بۆ هاوڵاتیان چیە دکتۆر چکە بە حکمەوەی کە خۆت ئێستا ڤایرۆسەکە بە چاوی خۆت ڕۆژانە دەبینی. بەڵێ ئێمە ڕۆژانە ڤایرۆسەکە پۆزیتیڤە بینین بە خەڵکەڵێم بەڵێ نەخۆشیەکە هەیە ڕاستە بەڵام پێویست بە ترس و لە ڕاوچێ ناکە نەخۆشیێکی زۆر قورس نییە تەنها لە ساعت 2 لە خەڵک گیانە دەستێن بەهۆی نەخۆشیەکە ئەوانن کە بەرگری جەستیان لاوازە یا هۆکارێکی تر هەیە کە بێتە هۆی گیانە دەستدانیان خۆپارێزی بکەن و هەروەها داوا لەو کەسانەشکەم کە چاک بوونەتەوە یعنی کارێکی زۆر مرۆییە و خێرێکی گەورەشە تۆ بچیت خوێن بیت بۆ کەسانی کە ژیانی کەسی کە ڕزگارەکەی لە مەتن. زۆر سپاس دکتۆر سپاس بۆ دەرفەتەی بێت. سپاس بۆی وەش. ئازیزان و خۆشەویستان بڕگەوابەتەکانی پەیامی ڕۆژ بەم شێوازە بە کۆتاگەیشت بۆ هیوای کاجێگەی سوود ڕۆزامەندی هەموو لایەک بێت تا بەرنامەیەکی تر و دەستپێکی هەفتەی داهاتوو دێنەوە خزمەتان بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتان ئاوە.